باژنیۆڕۆی ئەمڕۆ دەوروبەری کاتژمێر 1.40 خولەک لە گوندی هەرمێلەی ناحیەی زەلانی سەربەناوچەی شارباژێر ئۆتۆمبیلێک کرا ئامانج کە ئۆتۆمبیلێکی جۆری پیکا بوو کە سێ هاوڵاتی تیادا گیانی لەدەستدا لە بەردومانەکەدا. بە پێی زانینەکانی دەست من کەوتۆ لە کەسوکاری ئەو کەسەی کە گیانی لەدەستداوە ناوی بورهان سەعیدە لە دایکبووی ساڵی 1970 خەڵکی چەمەکە هاتچۆی بە هاوڵاتیان کردووە لەو دەوروبەرەدا لە دەوروبەری گوندەکانی ناحیەی زەلان. ئەو دوو هاوڵاتی کە لەگەڵی دابوون تا ئێستا نازنامەکانیان دیار نییە بەپێی وتەی عوسمان شاباژێڕی قایمقامی قەزای چوارتە کە بە 1964 وتووە یەکیشان منداڵ بووە کە کانۆلایەکی لەدەستدا بوو، ئەوەی دیکەیان بەهۆی زۆری سوتاویەکەیەوە تا ئێستا نازنامەکەی ئاشکرا نەکراوە. بە پێی زانیاریەکانی دەست من کەوتووە ئەو کەسێک کە ناوی بورهانە و شۆفێری ئۆتۆمبیلەکە بووە کە خەڵکی چەمەکە تاقانەی 4 خوشکە و خاوەنی 7 منداڵە لە بۆردومانەکەدا گیانی لەدەستداوە لە نزیکی گوندی هەرمێلە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی ڕابردوو لە خەلەکان ئۆتۆمبیلێک کرایە ئامانج کە باوچێک و دوو کوڕەکەی گیانیان لەدەستدا. لە ئێستادا تەرمی هەرسێ هاوڵاتیەکە هێنراوە تا پزیشکی داد لە شاری سلێمانی بۆ توێکاری جەستەکەیان و تا ئێستا کە هێزە ئەمنیەکان لە شوێنی ڕووداوەکان بۆ ئەوەی کە لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە بکەن و هاوکات کە ڕۆژی ڕابردووش بە هەمان شێوە لە ناحیەی خەلەکان ئۆتۆمبیلێک کرایە ئامانج و سێ هاوڵاتی گیانی لەدەستدا و ئەم ڕۆژ لە کاتژمێر 1.40 خولەک ئۆتۆمبیلێکی دیکە لە ناحیەی زەلانی سەربەناوچەی شارباژێر کرایە ئامانج و سێ هاوڵاتی تیایدا گیانی لەدەستدا، بەڵام یەکێکیان نازنامەکەی دیارە کە ناوی بورهان سەعیدە و لە دایکبووی ساڵی 1970 بەڵام دوو هاوڵاتیەکەی دیکە کە یەکیشان منداڵە و کانۆلاشی لەدەستدا بۆ بەپێی وتەی قایمقامی چوارتە کە بە 1964 وتووە تا ئێستا نازنامەکانیان دیار نییە، نازانرێت چێن و خەڵکی شوێن بۆیە چاوەڕێ دەکەن کە کەسوکاریان بێن و سەردانی پزیشکی دادی بکەن بۆ ئەوەی کە نازنامەکانیان بناسرێتەوە.